ئازیز هاوسەرگیری کرد لەگەڵ هاوسەرەکەی چۆنیەکیان ناسی دوای هاوسەرگیری لە کاری ڕاگەیاندن و میدیا و ڕێکلام بەردەوام دەبێت بۆچی پەشیمانە لە بەژاریکردنی لە پرۆسەی شادجوانی زانکۆکان کێ تاوەکو ئێستاکە دڵی شکاندووە ئەی ناوبانگ تاوەکو ئێستا چی پێبەخشیوە و وەچی لێ سەندۆتەوە کامە کەسایەتیە بە ناوبانگەکان بەشداری ئاهەنگەکەی ئازیزیان کردبوو ڤیدیۆی تەواوی شەوە ئاهەنگەکە و تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. خاتونی شۆخ و شەنگ ئازیز لە سەرەتای دەرکەوتنیەوە تاوەکو ئێستاکە بە جوانترین شێواز شتەکانی پێشکەش کردووە هەم لە کاری ڕاگەیاندن و هەم لە کاری ڕێکلام هەموو کاتێک ئەو خاتونەیە دەم بە خەندەیە و ناوبانگێکی زۆر باشی هەیە لە باشووری کوردستان وە خەڵکێکی باش دێناسێ. ئازیز لە نوێترین دەرکەوتنی بەجلی سپیوە و هاوسەرگیری کرد. ئازیز لە ساڵی 1990 لە شاری سلێمانی لەدایک بووە. ئازیز ئومێد ئەو خاتونەیە سەرەتا دەرکەوتنی کە ئێمە هەمومان بینیمان وەکو شادجوانی خۆی دەستنیشان کرد بوو بۆ شادجوانی زانکۆکان بەڵام لەو پرۆسەیە دەستکەوتێکی وای بەدەست نهێناو و دواتر ئەو خاتونەمان بینی وەکو کاری میدیایی و لە کەناڵی کورد ماکس وەکو پێشکەشکاری پرۆگرامێکی ئینتەرتەینمنت دووبارە گەڕایەوە بەڵام دەرکەوتنی ئەو جارەی زۆر جیاواز بوو بە قسە خۆشەکانی و بەلێەوە بە خەندەکانی تەواوی چاوی بینەرانی بۆ خۆی ڕاکێشە و وای کرد زۆرترین خەڵک زیاتر سەرنج بدەنە سەر ئەو خاتونەیە لەو پرۆگرامەیە و دوای ئەوەی کە لەو پرۆگرامە بەشدار بوو وەکو پێشکەشکارێک ئەو کاتە ئازیز ناوبانگێکی باشی بۆ خۆی کۆ کردەوە. ئازیز هەروەکو ئافرەتانی تری کورد لێکێشە نەبووە لە سەرەتای دەرکەوتنیدا لەلایەن ماڵەوە چەندین کێشەی هەبوو و خزم و کەسەکانی واسیان لەوە کردووە چۆن دەبێتن کچی مامۆستا ئومێد ببێتە بە پێشکەشکار و لە کەناڵ ئیش بکاتن بەڵام ئازیز ئەوەی بۆ هەمووان سەلمان ئەو کەسانێک کە دەردەکەون کەسانی خراپ نینە بەڵکو بگرە لەسەر ئەو کەسە وەستاوە ئایا خراپە هەڵ لە بژێریە خود باشە تاوەکو ئێستاکە. ئازیز ئەو خاتونە بووە هەموو کاتێک بە باشە باسی کراوە و هیچ کاتێک هیچ کەسێک ڕەخنە و توانزیان لەو ئافرەتە نەداوە لەبەر ئەوەی خۆی ڕێگای بەوە نەداوە هیچ کەسێک باز بکرێتن ئەو ئافرەتانێک کە دەردەکەون و زۆرترین باس و خواسیان لەسرە ئەمە خۆیان ڕێگا دەدەن و کاری نەشاو دەکەن بۆ ئەوەی خەڵک باسییان بکە بەڵام ئازیز بە پێچوانی ئەوانەوە دەرکەوتنەکەی بە شێوازێکی پۆزەتیڤانە بەکارهێنا و توانی ناوبانگێکی باش و ناوبانگێکی زۆر باش بۆ خۆی پیا بکاتن. وەروەها ئازیز بازەوە دەکاتن پێی خۆشە ببێت بە دەرهێنەری فلیمە سینەماییەکان و بتوانێت چەندین فلیمی پرۆفشنال بەرهەم بهێنێتن و پێشی خۆشە وەکو ئەکتەرێک لە دراما بەشدار بێتن بەڵام درامایەکە کوالێتێکی باش و ستانداردی جیانی هەبێتن. ئەو خاتونە لە ئێستادا لە کاری ڕاگەیاندن نایبینین و پرۆگرامی نوێ نییە بەڵام خۆی سەرقاڵی ئەوەیە لە دەنگەیەک وەکو بەڕێوەبەرێک کار دەکاتن و لەگەڵ دایکی وەروە ئەو خاتونەیە توانیوێتی سەرجەم کۆسبەکانی ژیانی بەڕێ بکاتن ئەو بازە خیانەت دێتە گۆڕێ ئەو خاتونەیە دەڵێ زۆر خیانەتم لێکراوە بەڵام لە ڕێگەزی بەرامبەرنا بەڵکو لە هاوڕێ کچەکانی نێزیکی خۆم و وەگەدەنیشان ئازا دەکەم ئەوەی کە پێویست بکاتن. وەروەها بازەوە دەکەن دایکی زۆر لە خۆی گەنجترە ئازیز بازەوە دەکە پێم خۆشە منیش وەکو دایکم لە تەمەنیوی هەر بە گەنجی بمینێمەوە و بازەوەش دەکاتن زۆر بە سوتفە بوو کاتە هاتمە سەر تیڤی پرۆژێکیان هاوڕێیەکم تەلەفۆنی بۆ کردمەوەتی ئەو کەناڵەیە پێویستیان بە پێشکەشکارێکە و منیش لە خۆم ڕابینیوە و چوومە ئەو کەناڵێ و واروەها لە کۆتاییدا توانیم لەو کەناڵە وەربگێرێم
ئەو بازەوە دەکاتن لە ئێستادا دایکم و باوکم زۆر پشتگیریم دەکەن ئەو کاتانەی کە پێویستە بڕۆمە دەرەوە فۆتۆشۆتینگ بکەم باوکم ڕێی لەسەر جلوبەرگەکانم دەداتن و پێم دەڵێ ئەوە لە بەرکۆ ئەوە لە بەرمەکە ئەو شتانە جوانە بۆم هەڵدەبژێرتووە منیش زۆربەی کات بە قسەی دەکەم وازیز لە پرۆگرامێک بازەوە دەکەن ئایا پێت خۆشە هاوسەری داهاتوو چۆن بێتت ئەو بازەوە دەکاتم پێم خۆشە هاوسەرەکەم کەسێکی باڵا بەرز بێتن و لە کۆتاییدا دووهای ئەو خاتونە گیرا بوو و هاوسەرەکەی ئەوەی دەبینین هاوسەرێکی قۆز و باڵا بەرزە پیرۆز یەکتری بن و وەروەها بازەوەش دەکاتن ئەگەر لە دوا ڕۆژ هاوسەرەکەم ڕێگانەدا کاری ڕاگەاندن و کاری ڕکلام بکەم و شتێکی وای لە بندەست بێتن و قەنەعەت بەم کەم کەواز لەو کارانە بێنم زۆر لە لام ئاساییە و واز لەو کارانە دێنم و ئەو کارانێ ئەو پێخۆشە ئەوان دەکەم و لە ئێستادا ئازیز لە نوێترین دەرکەوتنی لەگەڵ هاوسەرەکەی بێکۆ ئاهەنگێکی قەشەنگیان کردووە بە ستانداردی جیهانی و کارێکی مۆدێرن هەموو کاتێک خۆی بازەوە دەکاتن پێی خۆشە کارەکانی فول کوالێتن و فول ئەنەرژی بێتن بەڵام لە ئاهەنگەکەی خۆشی وا دیارە فول کوالێتی و فول ئەنەرژیە لە ئاهەنگەکەی هەموو کاتێک لەگەڵ هاوسەرەکەی هەر دەپەڕێتنەوە خۆشی و کەیف و سەما دەکەن دوای ئەوەی کە نزیکەی 11 مانگ بە دەستگیرانی مایەوە لە کۆتاییدا هاوسەرگیریان کرد وە کەسایەتی بەناوبانگەکانی ئەوەی ئازیز دەناسن ئایا بەشداریان کردبوو لە ئاهەنگەکەی ئەوەی ئێمە بینیمان تەنها شاجوانی شاجوانەکان شای هەمۆ بەشداری ئاهەنگەکەی کردبوو و زۆرترین دەنگدانەوەی بەدوای خۆی داهێنا و ئایا کەسایەتی تر هەیە لەناو ئاهەنگەکە ئەو زانیارانیە بە ئێمە گەیشتوێت تەنها شایە لە ئێستادا نازانین کەسانی تر بەشداریان کردووە یاخود نا بەڵام شاجوانی شاجوانەکان شای هەمۆ بەشداری کردبوو وەروەها پێت باشە ئەو ئافرەتانەی دەردەکەون هەموو وەکو ئازیز بێکێشە دەربکەن و تەنها ئەو کارانەی کە پێویستە لەسەر تیڤی بکرێتن و وەکو کاری ڕاگەیاندن کارەکانی خۆی جێبەجێ بکاتن و هیچ شتێکی تر نەکاتن ئایا تۆش ئەو خاتونەت پێ باشە لە کاری ڕاگەیاندن بەردەوام بێتن و بە سەرکەوتووی دەزانی بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا